لە ئەنگاوێکدا باراستەی بە دۆکیۆمنتکردنی تاوانیان فال زانکۆی چەرموو لە چەمچەماڵ کۆنفرانسێکی زانستی ساز کرد و پێکهێنانی سەنتەرێکی زانستی ڕاگەیان کە زانکۆکە بۆ بەدەداچوونی کەیسی ئەنفال دروستی کردووە. لە ئامانجەکانی ئەم سنتەری توێژینەوەی جینۆساید و ئەنفالە لە زانکۆی چەرمۆ بەر لە هەر شتێک دەمانەوێت ببینە هۆکاری کۆکردنەوەی سەرجەم ئەو توانە زانستیانەی لە ناو زانکۆ و لە دەرەوەی زانکۆدا هەن لە ڕێگەی توێژینەوەی زانستیەوە لەسەر سەرجەم ڕەهەندە جیاوازەکانی تاوانی ئەنفال و سەرجەم ئەو لێکەوتانەی کە لە تاوانی ئەنفال لەسەر کۆمەڵگا لەسەر ژینگا و لەسەر تاکی کورد کەوتوێتەوە و پاشان لێکۆڵینەوە لەسەر سەرجەم ئەو تاوانێنە دەوڵەتیانەی ترکە لە هەر کات و لە هەر شوێنێکدا بە تایبەتی تاوانی جینۆساید بەرامبەر بە گەلی کورد ئەنجام درراوە و بگەینە هۆکاری ئەوەی بۆ ئەم تاوانانە لەسەر ئاسی نێودەوڵەتی ناناسێنرێت و پاشان دەستبردن بۆ ئەوەی کە بتوانین ئەو ڕێکارانە بۆ تاکی کورد شی بکەینەوە کە دەتوانرێت ئەم تاوانە لەسەر ئاسی نێودەوڵەتی بەم جۆرە بە نێودەوڵەتی بکرێت. بەشداربووانی نێو کۆنفرانسەکەش جەختیان لەسەر گرنگیکردنەوەی سنتەرێک بۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی لەبارەی تاوانی ئەنفال کردەوە. گرنگی ئەمەوە لەوایە تا ئێستا ئێمە پرۆسی ئەنفال بە جینۆساید نەناسێنراوە هاوشێوەی میلەتانی تر ئێمە لەم زانکۆیە لە ڕووی ئەکادیمیەوە لە ڕووی زانستیەوە ئەم کەیسە ئەناسێنین توێژینەوەی لەسەر ئەکەین ئەم سنتەرە پێکێت لە کۆمەڵێک شارەزار لە کۆمەڵێک پسپۆڕ و کەسی زانستی و کەسی خاوەن بەهرە کە توێژینەوە ئەکرێ لەسەر پرسی ئەنفال ئێمە تا ئێستا مشکی لەمانەوە بۆ مرکزێکی ئاوانە بووە بۆ ئەوەی کە لەم پرۆسەیە لە پرۆسی ئەنفالە لە کەسی ئەنفالە توێژینەوەی لەسەر بکرێەوە خۆشبەختانە زانکۆی چەرموو ئەم هەنگاوە گەورەی ناوە. لەم سنتەرەدا ئێمڕۆ خۆشبەختانە کۆنفرانسێکرات تایبەت بە شێوازی ئەم سنتەرە و چۆنێتی ئادای بەڕێوەبردنی ئەم سنتەرە خۆشبەختانە ئەم سنتەرە ئێمڕۆ ئەو کۆنفرانسی بۆ کراوە ئێمە و ڕێکخراوەکانی تایبەت پرسی ئەنفال و شەیدان لە قەزای چەمچەماڵ کۆبوونەوەیەکی تریشمان پێشم کۆبوونەوەیەک کە سەرۆکی زانکۆی چەرمۆ کردووە و دەستخۆشی لە یەکەیەکی ئەو کەسانەکەین کەەوە ئەگەر بە هەج وشەی بێ بە هەج هاوکاریەکی مادی معنی بە هاوکاری ئەم زانکۆی و ئەم سنتەریان کرد چونکە ئەم سنتەرە زۆر گرنگە بۆ پرسی ئەنفال ئەم سنتەرە ئینشەڵا لە داهاتوودا فەحسی DNA کە خەونی گرنگی هەموو کەس کارفەرکراوانە تیابەدی ئەکرێت. کردنەوەی ئەم جۆرە سنتەرە گرنگیەکی زۆری هەیە و بەتایبەتی بۆ کەیسی ئەنفال و جینۆساید بە شێوازێکی گشتی لەبەرەوەی بەڕاستی ئەمە هەنگاوێکی گەورەیە بۆ کارکردنی زانستیانە کارکردنیەکە دوجار پشتی پێ ببەسرێەوە جێگەی متمانە بێت لە ناوەندە زانستیەکان لە ناوەند و ناوەندە نێودەوڵەتیەکان بۆیە چەندە ئێمە گرنگی بەم بوارانە بدەین ئەوەندە دەتوانین خزمەت بەو کەیسانە بکەین بە تایبەتی کەیسی ئەنفال کەیسی هەڵەبجاوە دوجار ئەوانەی یەزیدیەکان بۆیە ئێمە ئەتوانین بەمە کۆمەڵێ تاقە و توانا و وزەی زانستی کۆ بکەینەوە لەو ناوەندانەوە دوجار بتوانین ئیشی گەورە بکەین لە ڕووی توێژینەوەی زانستی لە ڕێگەی کۆکردنەوەی دیکۆمنت و دوجار کارکردن لەسەریان. کردنەوەی سنتەرێک بۆ توێژینەوە لەبارەی کارەساتی ئەنفال لە زانکۆی چەرموودا هەوڵێکی خەمخۆرانەیە و دەچێتە خانی هەوڵەکانی ڕابردوو بۆ لێکۆڵینەوە لەو مەرگە ساتانەی کە بە سەرگەلی کورت هاتووە لە چەندەی ڕابردوودا.